طبعا وابزانم دوو شەو پێش ئێستا بوو ئەوە بوو برایەکەم وەرگرت کاتێک کە پرسیارم لێ کرد وتی من گۆرانی بێژم. باش سەرەتا ئەو پرسیارێکی لە من کرد کە وتی گۆرانی بێژم، من بەڕاستی حەزم کرد لە مەقامێکی ئاوایە کۆمەڵی نەسیحەت و ئامۆژگاری بکەم، هەم ببێ بە دەرز بۆ خۆی و هەم ببێ بە دەرز بەو کەسانەی کە ڕێیەکەی ئەویان گرتووە. باش بە هەر حاڵێ خەڵک چۆن لێکدانەوەی بۆ کردو ئەوە مهم نییە، ئەلموهیم من ئیشەکەم کردبێ لەبەر خوا، باشە وخوا ئەزانێت، خوا خۆی ئاگای لێتی لە سەروی حەوت طەبەقەی ئەرشەوە، ئاگای لەم عەبدەی خۆیەتی. واللهی من خۆم لە ئەو برایە بە باشتر نازانم، واللهی خۆم لەو برایە بە باشتر نازانم، داواکارم لە خوای پەروەردگار لێم خۆش بێت. تەنها نەسیحەتێ بۆ کردومە، ئیتر با خەڵک یعنی